السلام عليكم. بخير بماما خير جان. بي سلام سپاس دەکەم خۆتانش بەخێر بن سلام دنیا خۆ سپاس بخێر بێت. سپاس دەکەم وەچی هاتی بۆ میهرەبانی؟ وڵای خێزانم نەخۆشە پێویستی بە نەشتەرگەریە تر ڕووبان کردوتە ئێرە بۆ نەشتەرگەری چۆن میهرەبانێت هەڵبژاردووە؟ وڵی میهرەبانی هەر خۆی ناوەکەی بەخۆی وتی میهرەبانیان ترەوە خەسخانەیەکی باشە و خەسخانەیەکە یاری بۆ ئەوانەی کەم دەرامەتن بەڕاستی یان بۆ ئەوانەی کەەوە نەشتەرگەری قورسیان پێ ناکرێت بۆ ئێرە من داواکەم ینی ڕوو لێرە بکەن باشترە لەگەڵ ڕمەزانە چۆنی؟ الحەمدوللا سپاس بۆخوا باشم بە تایسە ئاگداری ئۆفەرەکانی میهرەبانیت؟ بڵێ ئاگداری بەشێک لە پزیشکان 150 داهاتەکانیان دەگەڕێنەوە بۆ سندوقی خەیری؟ بڵێ سپاس بۆخوا ئەمە یەکەم جار نییە ینی پارش هەر شتێکی وا هەبوو ینی چەند نەشتەرگەریان کە چەند نەشتەرگەریان ئەنجامدا ینی هەروە وەکو خێرخوازی شتێکی باشە لەخوا بەزیاد بێ ینی ئومێد دەکەم کەەوە هەموو دکتۆران بە تایبەتی لەم مانگەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ینی ئەو ئۆڤەرانە بەکاربێنن بۆی خەڵک ینی ڕویان تێکە و بەڕاستی شتێکی چاکە دەستەکانە خۆش بەیەخوا ئەمە نامەی بیمارانە گەر بخوێنیتەوە بۆ تۆیە. ئەوەی بە باوەڕی پتەوەوە مامەڵە بکات خودای گەورە موعجیزەی بۆ ئیمکان دەکات.